لە کۆتایی هەفتەی 32 خولینابی عێراق هەولێر لایەکێکی زەحمەت دەبێتە میوانی خۆجەوێ. یارەکە لە شاری بەغداد لە سەر یاریگای شەعبی نێودەوڵەتی لە کاتژمێر 9 خولێکی ئەمشەو ئەنجام دێت. یان هەولێر بە بارودۆخێکی خراپەوە گەشتی بەغدای کردووە. 4 یاریە بە دوایەکیت سەرکەوتنێکی تۆمار نەکرد و 3 شکستی یەک بە دوایەکی یانەکەش کە توژاتوە. تیپەکە دوێنێ بۆی خۆڵبارینەوە نەیتوانی مەشقەکانی ئەنجام بدات. هەولێر بۆ میارە تاوی یاریزانەکانی ئامادەن و هیچ جاریزانێکی بۆی پێکان و کارتەکان و دانابڕێت. هەولێر خاوەنی 36 خاڵە لە خانەی 13 ڕزمەندیە. بە سەرکەوتنیش 2 بۆ 3 لە دێتە پێشەوە مەترسی داوەزینی لەسەر کەمتر دەبێتەوە. خۆجەوێش بە بارودۆخێکی خراپداوە هاوشێوی هەولێر تێدەپەڕێت. دوای کرانە دەرێت لە چامپیۆنز ئاسیا زۆربەی یارەکان تووشی شکست زیاتر و یارانی سەرکەوتنیشی تۆمار کردەوە بە زەحمەت بووە. هەر بۆیە کاریگەریانەکە سزای بڕینی لە 25 موچەی یاریزانانی دەرکردووە. دەست لە کارکێشانی حەکیم شاکیری ڕانەریشی پەسەند کرد. بۆ میانێ موسەن خالید ڕایەنەرایەتی جەویە دەکات. خۆجەوێ خاوەنی 55 خاڵە و لە خانەی چوارەم دێت. هەردوویانەش لە مێژوودا 55 جاری فەرمیان بەرامبەر یەکەنجامداوە. 35 سەرکەوتن بۆ جەویە بوو و 10 سەرکەوتن بۆ هەولێر لە دەیاریشدا یەک سامون.